بزانم ئێستا پێت وایە ئەم بارودۆخە بەرەو کوێ ئەڕوات؟ بەڵێ ئەلبەت کێشە زۆر کەڵەکە بوون و تەحەدای زۆریش لە داهاتوو هەن. بەشێکیان پەیوەندیان بە دۆخی عێراق و کوردستانەوە هەیە، بەشێکشان پەیوەندیان بەو دۆخە جیهانیەوە هەیە کە ئێستا بەهۆی کۆرۆنا و تەحەدای ئابووری و داڕمانی نەوت و کەرەنتینبوونی ملیارها خەڵکەوە کە هەموو چالاکیەک ڕاگیراوە. زۆر کەرتی ئابووری هەیە لە دنیا بەرەو نەمان و کۆتایی هاتنە چێ وەکو گەشتگوزار وەکو سەفەر وەکو فڕۆکەوانی و لەگەڵیشیان نەوت کە عێراق بە ڕێژەی 93 هەتا 95 جانی پشتی پێ ئەبەستێ و بە کوردستانیشەوە. لەبەرەوە هاوکات لەگەڵ ئەمە ئێستا گۆڕانکاریەکی سیاسی هەیە کە ئەویش متمانەوەرگرتنی یان یا خستنە دەنگدانی کابینەی مستەفا کاظمیە دوای ئەوەی کە بۆ یەکەم جار لە تاریخی دوای 2003 دوو ڕاستپێدراویتر لە پێش ئەو نەیانتوانی حکوومەتەکە تاوەکەن کە بریتین لە محەممەد تۆفیق علایی و لە عەدنان زۆرفی. ئەمە شەر بۆ خۆی پێشاتێکی سیاسی گەرمە. پێشاتە ئابووریەکە ئەم ئێوارەیە وەزارەتی نەوتی عێراقی شۆکێکی گەورەی بڵاو کردەوە کە ئەڵێ لە مانگی نیسانە داهاتی عێراق 1 ملیار و 400 میلیۆن دۆلار بووە و بەرمیلێک نەوت بە 13 دۆلار پوینت 8 فرۆشراوە و ئەو 13 دۆلار پوینت 8 هەمووی دەستکەوتی عێراق نییە. ئەگەر خەرجی تێچوونی لێ دەرکەیت 8 دۆلاری ئەمێنێتەوە لە کاتێکا وڵاتەکە خۆی 7 میلیارد دۆلاری پێویستە ماهانە بۆ خەرجی موچە و ئەو خەرجیە باوانەی ترکە هەن. ئەمانە هەمویان پێشهاتن واقعێکی تازە ینی داهاتی عێراق کورتێنانێکی زۆر خراپ و ترسناکە. ئەلبەت ئەسبابی تریش هەیە، ینی لەو فترەی ڕابردوو حکوومەتی عەبدولمادی کۆمەڵە هەنگاوی ناوە ئێستا بە بارگرانی کەوتێتەوە. یەکێک لەوانە تاعینکردنی هەزارها کەس بەبێ ئەوەی لە یاسای بوجا پلەی وەزیری هەبێت لەوانە لە دەستدانی کۆنتترۆل بەسەر دەواازە سنووریەکان، ینی لەناو ساڵی پەرلەمانی عێراقیە باس لەوا کرێکە 9 میلیارد دۆلار ساڵانە داهاتی دەواازە سنووریەکان بەڵام میلیار و نیوێکی دێتەوە بۆ خەزێن. ئەمانە کۆمەڵێک پێینن کە خۆیان فەرز کردووە لەگەڵ ئەو کێشە تەقلیدیانەی کە لە بینی عەقڵی مەرکەزی گەرایی یاخود ناوەندگەرایی و هەرێما هەن. یعنی ئەوەیە طەبیعی هەموو دەوڵەتێکی فیدراڵی لە دنیا بەریەکەوتن هەیە لە نێوان هەرێم و مەرکەزە. لە عێراق قورسترە ئەوە لەبەرەوەی هەتا ئێستاش خەڵک بڕوای تەواویان بە لامەرکەزیە، بە ناناوەندێتی نییە، هەر حەزیان لە مەرکەزیەتەوە بڕوایان بە عێراقێکی یەکگرتووی ئەوە هەیە. ئەو کێشە کۆنانەش هەر هەن. کێشەی تر ئەوەی کە پێوترە کێشە هەڵبەسێردراوەکان یا کێشە کەڵەکەبووەکان لە نێوان بەخاوەوە لێرە هەر بەشی زۆریان وەکو بوجە و کەوای کە لە دوای 2005 هەن هەر چارەسەر نەکراون. بۆیە ئێستا قسە لەسەر ئەوەیە کە چی بکرێ بۆ تێپەڕاندنی ئەو 6 مانگەی کە ماوەیە ئەو 5-6 مانگەی کە هەیە و هەتا کە وەفدی هەرێمی کوردستان چوونەتە بەغا بەدەق جێگری سەرۆکوەزیران کە سامر غەزبانە وەزیری نەوتە، ینی ئەو ئاگای لە قاسە و لە داهاتەکە هەیە و توێتی ئێستا وەختی ئەو شتانە نییە کە ئێمە ڕابردوو هەڵدەینەوە یا ئەوانە. ئێستا ئێمە چی بکەین بۆ ئەوەی ئەم شتانە قسە لەسەر ئەوە بکەین بە ئەوانە هەڵدەین بۆ کاتێکی تر کە بارودۆخ ئاسایی بێتەوە. لەبەرەوە بارودۆخی هەردوو لە باش نییە و ئەلبەت بارودۆخی هەموو ناوچەکەش باش نییە و هەموو دنیا هەر باش نییە. لەگەڵ ئەوە باش نییە بەو مانە نەکەرانی بڵێ کۆتاییە و هەرسێنی ئەومانە بەمانای ئەوەی کە بە یەخانگیر بووە لەگەڵ کۆمەڵێک پێشهاتی تازە کە لە سەری ڕانات جاران لەم عێراق و لە کوردستان و لە خەلیج نەوتێکی زۆر ئەفرۆشراوە داهاتێکی زۆر هاتە خەزێنەوە. ئەرکی دەوڵەت تەنها دابشکردنی بوو و تاینکردنی خەڵک و دابشکردنی ئەو داهاتە بوو. ئێستا حکومڕانی زۆر قرس بووە ئەبێ بەدیلی تر بۆ بێتەوە و ئەمە لە وڵاتەکانی دەرودراوسی عێراقیش عینی شتانی بەنمونە بەسەری بڵێن لە ماوەی 4 مانگا بودجەی عەرەبستانی سعودی 9 میلیارد دۆلار کورتی هێناوە لەبەردەم هەڕەشەی ئەوایە کە ینی ئەمریکا ترامپ هەڕەشەی کردووە ئەگەر بێت سعودی هاوکاری نەبێ لە جێگیکردنی نرخی نەوتاوە سوپاکەی لە سعودی ئەکشێنێتەوە کە ئەمە بۆ خۆی پێشاتێکی سێ. ینی بە عمومەن ئەم لێکەوتانە لە هەموو سەر هەموو ناوچەکانی دەوروبەر و دنیا هەن، بەڵام لە عێراق تۆزێت تۆخترە لەبەر ئەوەی کە خۆی هەر لە ئەساسا
کێشەی کەڵەکە بووی ئێوە شتێک نییە ئێستا